لە نێو هۆڵێکی گەورەدا سەرجەم تابلو و کەلوپەلە هونەرەکانی تێدا دانراون. تابلوکانی بەگشتی دەربڕین لە گەڕان بە دوای بیرروکەی مرۆڤی ڕابردوو دەکات لە ڕووی چۆنیەتی بیرکردنەوەیان. کەمێ حڕیەت دەدەمە تەکنیکی خۆم بە فرچە یاخود بە هەرچ شتێک بێ ڕەنگەکان دادێنن بەس دوای دێم مەسەرەن بەدەست هەز دەکەم بەدەست مەسەرەن هەندە شوێن هەیە سافی بکەم هەندێک شت هەیە بە حڕیەتی خۆم تەکنیکەکی لێ دروست دەکەم یعنی نامەوێ وا پیشان بدرێکە بەردەوام بە فرچە دروست کراوە چونکە من ئەو تەکنیکانی کە لێرانە ئەو بارزانە دەمەوێ بمینێ سێبەرەکەشی بمینێ. ڕۆژانە لەم هۆڵەدا سەرقاڵی کاری هونەریە هەموو کارەکانی بەڕەنگی ئەکریلیک ئەنجامیان دەدات. ئەو شوێنە مەرسەمی منە جێگای کارکردنی هونەری منە و ماوەی زۆرە من لێرە ئیش دەکەم. ئیتر ئەوە هەموو تابلۆکانی من لێرەیە هەموو کەرستە ئیشکردنم لێرەیە. جار وایە مەسەن سعات 2 دێم ئیش دەکەمە تاکو سعات دەوری 6 و برادران و هونەرمەندان دێنە ئێرە تمەشاییشم دەکەن. ئیتر ئەوە هەموو فکرەکانیش عادەتەن هونەرمەندیش بە خۆ دەزانیت عادەتەن دەبی بە تەنیا ئیش بکە. وەک قەرەنی جەمیل باسی لێوە دەکات هەر لە قۆناغی سەرەتایی و منداڵیەوە لە نێو کاری هونەریدا بووە بەدەیان پێشانگای کردوتەوە و بەشداری تێدا کردووە. سەرەتا پێشانەکەمە ئیشی ئەکادیمیمان دەکرد تەمرین بوو لە پاشان قۆناغک ئیشی تعبیریم دەکرد دوایی ئەو ئیشانە ئێستاش تقریبان تعبیریە بەڵام تعبیریەکە نزیکە لە واقع لەو کەرستانی واقع مەسەرەن بعدەکە ئینسانەکە حیوانەکە گردەکە بابرێن بەس لە ناو عالەمێکی واقعی تعبیری دروست دەکەم. ئەو بابەتانەش مەسەلاوە ئێستاکە ئەولەوەتیدا کوردستانە من تقریبا 5-6 مارزم کردەوە بەس ئەو ساڵانە نایاری بەس پێشتر لە ساڵانی هەفتاوە پیشانگام کردیتەوە و بەردەوامیش بوومە هەتا ئێستا. جێباسە قەرەنی جەمیل لە دایبووی ساڵی 1954 شاری هەولێرە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدایە لە ساڵی 1977 مامۆستایی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر بووە تا پێش خانە نشینبوونی لە ئێستاشدا ڕۆژانە سەرقاڵی دروستکردنی تابلو جۆرە و جۆرەکانە. لە هەولێرەوە ئەحمەد جێواری دەنگی ئەمریکا.